ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان سەردانی دەربەندیخانمان کرد. دیارە ئەمڕۆ هاتین تەکبیرێک لە دەربەندیخان بکەین لەبەرەوەی بە دەربەندیخان دەڵێن زۆنی خەتەرە. ئێمە بە زۆنی جوان و بە زۆنی خۆمانی دەزانین. ئەگەر مەترسیەک لە دەربەندیخان هەبێ ئێمە هاتوین لەناو ئەو مەترسیە بین بۆ ئەوی بزانین خەڵکی خۆمان چی پێویستە، بزانین تەندروستیەکەی چی پێویستە و دایرەکانی چی پێویستە. ئەوە بوو کە ئەو داواکاریانەی کە نەخۆشخانەکانی دەربەندیخان تەسلیمی جەنابی هاوسەرۆکیان کرد، ئێمەش بە پەلە بۆمان جێبەجێکردن داوامان کرد کە لە چەند ڕۆژی داهاتوو ئەو پێداویستیانەی کە بە حکومەتی هەرێم جێبەجێ نەکراوە ئیشەڵا ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان دەربەندیخانیش و سلێمانیش و هەولێریش و دهۆکیش و هەموو کوردستان بەی خۆمان دەزانین لە هەر شوێنێک پێویست بە هاوکاری هەبێ جێبەجێ دەکەین. بۆ ئەوەیە کە بە خەڵکی دەربەندیخان بڵین ئێمە دەربەندیخان شاری خۆمانە و یەکێتی نیشتیمانی کوردستان دەربەندیخان بە مەترسی دانانی. ئەگەر مەترسیەک لەسەر خەڵکەکەی هەبێ دەبێت لەسەر ئێمە شەبێ ئێمەش لێرە بین و هەر پێداویستیەک بۆ بەرەنگاربوونەوەی کۆرۆنا هەبێ جێبەجێ کرد بۆ هەموو دەموو دەستگاکان بە تایبەتی بۆ تەندروستی. ئێمە کە هاتوونێتە دەربەندیخان پەیاممان هەبووکو بەڕێز دکتۆر میران وتی یەک سوپاسی کە دام و دەستگا حکومیەکانی ئێرە بکەین لە قایمقام و بەڕێوەبەری تەندروستی و ئاسایش و ناوخۆ و هەموو دام و دەستگاکانی کە ئەوەکو پەیامی یەکەم. پەیامی دووهەممان ئەوەیە کە لە ڕووی دەرونیەوانێ بەڕاستی تەسیری ڕاگەاندنەکان لەسەر ئەم ناوچەیە هەبوو کە زۆنێکی ترسناکە. ئێمە ئەومان دەرخست لەسەر پێشنیاری هاوسەرۆک و مەکتەبی سیاسی و سەرکردایەتی هاتوینەتە ئێرە بۆ ئەوەی هەم لە ڕووی دەرونیەوانێ بۆیان بسەلمێنین کە ئەبێ ئێمە وەکو هاوڵاتیان پابندی ڕێنمایە تەندروستیەکان بین لە لایەکی کەشەوانێ ئەوە تا ئێمە لە ناو خەڵکی خۆمانین پێداویستیان چی بێت بە تایبەتی لە بەرزترین پلەی باڵای ئێمە کە هاوسەرۆکە لە هەموو حیزب و ڕێکخراوەکانی کە جیاتر ئەوە تا لە ناو خەڵکی خۆمانین لە هەموو شوێنەکانی جیاوازی ناکەین. لە سلێمانی بووین ئەوە هاتوینەتە ئێرە بۆ دەربەندیخان و پاشانیش ناوچەکانی کە بەسەرەکەینەوە و هەولێر بێ دهۆک بێ هەموو ناوچەکان. بۆیە سەرکردەکانی ئێمە لە ناو خەڵکان ئەوەی کە کەمتر ئەبینرێ ئەوانن کە پابندی ڕێنمایەکان بوو، بەڵام لە کاتی زەڕورە ئەوە تا هەموو لە ناو خەڵکی خۆمانای. ئەگەر کەموکوتیەک شتێک هەبێ هەم لە سەحا هەم لە هەر شتێکی تر بازیشی ناخۆشە هاتووە پێشەوە مەسەلە مانەوە دنیای گەناوەتە لەرز دوام ئەم ڕێنمایانە وایە خەڵک کورد عادەتەن لە نەورۆزە هەموو ساڵە خۆی بۆ نەورۆز چەندێک بۆ ڕۆژکردن بۆ ماڵەکە دەرەچێت و ئەگەر دوای ئەوە نەتیجەکان ئەنێرین بۆ سلێمانی بەڕاستی ئێمە سلێمانی شتێکن بۆی هاوکاریتان بکەین بۆ ئەمەری PCR-ەکە بوو ئەوە ڕێواز باسی کردەوە PCR-مان نییە دەربەندیخان هەوڵێک هەبوو کە ڕێواز چەندێک بۆ ڕۆژکردن بۆ ماڵەکە دەرەچێت و ئەگەر دوای ئەوە نەتیجەکان ئەنێرین بۆ سلێمانی بەڕاستی ئێمە ئەبێ جیازەکەمان بۆ دابین بکرێت و شوێنە بەڵێ بەڵێ ئەو توێتی من دیاوەکەم خۆی جیازەکە بکرێت بەس ئیتر ئەوەش دوای تیزۆریشی بێت.